ئاین و ڕۆڵی سیاسی لە کۆمەڵگای ئەمڕۆدا. ئاین لە کۆمەڵگای چینایەتی ئەمڕۆدا لە هەمان حاڵدا کە بیر و باوەڕی جەماوەری بەرینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش پێکدێنێ، ئامرازێکە لەدەست سەرمایەداران و دەوڵەتەکان تا لەو ڕێگەوە لە خەباتی جەماوەری خەڵک بۆ گۆڕینی بارودۆخی ژیانیان لەم جیهانە ڕێگری بکەن. ئاین نەتەنیا لە سەردەمی نظامی سەرمایەداریدا بەڵکو بە درێژایی مێژوو ڕنگدانەوەی بێهیوایی و بێتوانایی جەماوەری خەڵک بووە لە بەرامبەر کۆسپەکانی سەر ڕێگای ژیانیان. مرۆڤێک کە دیلی پەیوەندی زاڵمانەی نظامی سەرمایەداریە و بە تەنیا ناتوانێت بارودۆخی ژیانی خۆی بگۆڕێ و لە بەرامبەر ڕەنج و ئازارێک کە خۆی و بنەماڵەکەی تێیدا گرفتار بووە هیچ کارێکی لەدەست نایە، کاتێک کە خۆی لاواز و بێدەسەڵات دەبینێ بە ناچار ڕوو لە ئاسمان دەکات و بەو هیوایی کە هێزێکی بەتواناتر پەیدا بێت و ڕزگاری بکات. کاتێک لە دنیای واقعیدا هیچ هومێدێک بۆ گەیشتن بە ئاواتەکان نامێنێتەوە، ئاواتەخوازی ئەوەیە کە بۆ گەیشتن بە خواستەکانی لە پاش مردنی زیندوو بێتەوە. بەم جۆرە بە ئاواتی گەیشتن بە خۆشبژێوی و بەختەوەری لە دنیای خەیاڵی پاشمەرگیدا ڕەنج و ئازاری دنیای واقعی تەحمل دەکات. دەوڵەتە جۆراوجۆرەکانی بورژوازی لە گۆشە و کەناری جیهان بە پێی پێگەی خۆیان و ئاستی خەباتی کرێکاران و پێشکەوتنی کۆمەڵایەتی لە سێ ڕێگاوە دەسەڵاتی خۆیان درێژە پێدەدەن. یەکەم لە ڕێگەی سەرکوتی ڕاستەوخۆ و پێشێلکردنی ئازادی و مافی خەڵک کە لە وڵاتانێک وەکو ئێران لەگەڵ پانتاکەی ئاشناین. دووهەم بە یاسا دەرهێنانی سەرکوت، واتە هەموو ئەو یاسایانەی کە لە پارلەمانە بورژواییەکاندا لە دیفاع لە خاوەنداریەتی سەرمایەداران و دژ بە مافی کرێکاران پەسەند دەکرێن و لە نەزمێکی کۆمەڵایەتی دیاریکراودا هەمووان ناچار دەکەن کە پەیڕەوی لێ بکەن. و سێهەم دەرونیکردنی سەرکوت، واتە مرۆڤەکان دەخەنە پێگەیەکەوە کە هەژاری و بێمافی خۆیان تاقیکردنەوەی ئیلاهی پێناسە بکەن و بە هیوای بەهەشتی بەرین ملکەچی بارودۆخی فەلاکەتباری ئێستایان دەبن. ئاین سەرکوتێکی معنەویە کە لەسەر شانی جەماوەری خەڵک قورسایی دەکات. ئاین گشت ئەوانەی کە هەموو تەمەنیان زەحمەتیان کێشاوە و لە هەژاریدا ژیاون فێریان دەکات کە تا کاتێک لەو دنیادا دەژین تەسلیم و سەبور بن و بە هیوای گەیشتن بە پاداشتە بەهەشتیەکان ئارام بگرن. ئاین جۆرێک مادەی هۆشبەری معنەویە کە تێیدا کۆیلەکانی سەرمایە دەست لە هەوڵدان بۆ گەیشتن بە ژیانێکی شیاوی ئینسان دەکێشنەوە. ڕزگاری مرۆڤی کرێکار و زەحمەتکێش لە چنگ ئەم وەهم و خوڕافەیە ئەگەرچی بە ڕووناکبیری و لێکدانەوەی زانستی جیهان لە چوارچێوەیەکی دیاریکراودا دێتە دی، بەڵام ئەم ڕزگاریە لە پانتایی کۆمەڵاتیدا تەنیا کاتێک دێتە دی کە بارودۆخی ژیانی مرۆڤەکان بگۆڕێ و ئەو هێزە سروشتی و کۆمەڵایەتیانەی کە مرۆڤ لە ترسانی پەنای بۆ بردووە بۆ وەهم و خوڕافە و ئاین بکەوێتە ژێر کۆنتڕۆڵی هێزی پێشرە و ڕزگاری بەخشی کۆمەلگا، واتە کۆمۆنیستەکان و چینی کرێکاری وشیار. بە شۆڕشی کۆمەڵایەتی چینی کرێکار کە بێگومان شۆڕشێکی وشیارانەیە، ڕێگای ڕزگاربوونی مرۆڤ لە زیندانێک کە توانای ئاڵوگۆڕبەخشی بند کردووە خۆش دەکرێت. بەڵام سێ ئامرازی سەرەکی کە دەبنە هۆی زاڵبوونی ئاین بەسەر بیر و زەینی جەماوەری هەژار و بێبەشی کۆمەلگا بریتین لە: یەکەم بەهرەمەندبوون لە ئیمکاناتی ماڵی و تەبلیغاتیەک کە دەوڵەتەکان دەیخەنە ئیختیار پەرەپێدەران و بۆنگا ئاینیەکان. دووهەم دەخاڵەتدانی یاسای شەرعی و باوەڕی ئاینی لە ئیدارەکردنی کاروباری دەوڵەت. و سێهەم ڕاهێنانی ئاینی لا مەدرسەکان. جیایی مەسەب لە دەوڵەت بە مانای هەڵوەشاندنەوەی هەموو جۆر هەڵاواردنێکە لە ئاست پیشە دەوڵەتیەکان و مافی ئینسانەکان بە پێی باوەڕمەندبوون و بێباوەڕیان بە ئاین، واتە ڕێگری لە تەرخانکردنی هەموو جۆر یارمەتیەکی ماڵی و غەیرەماڵی دەوڵەت بە ناوەندە ئاینیەکان و چالاکیەکان، مەوادی دەرسی و نەرێتی ئاینی لە مەدرسە و دامەزراوە ئاموژیە دەوڵەتیەکان، واتە هیچ ئاینێک بە ئاینی ڕسمی نەناسرێت. ئاین بابەتی خصوصی کەسەکان پێناسە بکرێت و هەمووان لە باوەڕمەندبوون و بێباوەڕی ئاین ئازاد بن. خواستی جیایی مەسەب لە دەوڵەت دروشمێکە کە سەرڕای نیشاندانی دژایەتی ئێمە لەگەڵ ئاین وەک بابەتێکی دەوڵەتی بەڵێنداریمان بە نسبەت ئەسلی ئازادی بێشەرت و مەرجی بیر و بۆچوون نیشان دەدات. واتە تیش دەخاتە سەر ئەم ئەسڵە
کە دەسەڵاتی سیاسی و حکوومەتی سوسیالیستی دواڕۆژ دژ بە جەبر و زۆر و پشکنینی بیر و باوەڕ و هەڵاواردن و بربەستی یاساییە دژ بە کەسە ئاینیەکان و لە پێناو ڕەخنەگرتن و پراوێزخستنی بیر و بۆچوونی ئاینی لە کۆمەلگادا هیچ شێوازێک بێجگە لە خەباتی تئۆریک و ڕووناکبیرانە و ڕاهێنان و بە قەناعەت گەیاندن ڕێگە پێدراو نییە. ئاین ئێمە بەدەر لەوەی کە دەوڵەت سربەخۆ بێت یان نەبێت بە ئەفیونی جەماوەر و ئامرازی دواکەوتنیان دەزانین و ئەگەر خوازیاری جیایی دین لە دەوڵەتین ڕێگ بەو هۆکارەیە کە دەمان هەوێ گشت شێواز و یاسای پەرەپێدەری دەوڵەتی ئەم ئەفیۆنە لە کۆمەلگادا بە یەکجاری هەڵوەشێتەوە. ئێمە لە خەبات لە دژی ئاین هەرگیز بێڕێزی بە بیر و باوەڕی خەڵک ناکەین. کاری ئێمە ڕووناکبیری و شیکردنەوەی بە حوسلەی ڕاستیەکان و ڕوونکردنەوەی بە بەڵگەی جیهانبینی کۆمونیستیە لە قبال دیاردەی ئایندا. چالاکی و خەباتی ئێمە دژ بە ئاین نەتەنیا نابێ ریزی هاوپشتی خەباتکارانەی چینی کرێکار دژ بە سرمایه‌داران لاواز بکات، بەڵکو پێویستە ئەم ریزە چینایەتیە بەهێزتر بکات.